ئەوە بەشێکە لە کۆمەڵێک پرۆژە کە ئامانجلەی پاراوکردنەوەی ئاوی ژێر زەویە. ئیشی ئەو پرۆژەیە ئەوەیە ئاوی باران و بەفر کە زیادە بە فیڕۆ نەڕوا لەسەر زەوی بەڵکو بچێتە خەزانە ئاویەکانی ژێر زەوی. ئەوە هەشتمین پرۆژەیە کە لە کوردستان جێبەجێ دەکرێت و ئامانجمان ئەوەیە نیتۆرکێک تۆڕێک لەم جۆرە پرۆژانە جێبەجێ بکەین بۆ ئەوەی دڵۆپێک ئاوی بارانی کوردستان بە فیڕۆ نەڕوا و لە خەزانە ئاویەکانی ژێر زەوی کۆی بکەینەوە. ئیشی ئەو جۆرە پرۆژە ئەوەیە کە پارێزگاری لە ئاسیاوی ژێر زەوی بکات، ئاوی ژێر زەوی لەوە زیاتر نەچێتە خوارێ، چونکە بەهۆی گۆڕانی ئاو هەوا زۆری بەکارهێنانی ئاوی ژێر زەوی زیانێکی گەورە لە ئاوی ژێر زەوی کوردستان گەیشتووە. ئەم جۆرە پرۆژانە توانێت هاوکار بێت لەوەی ئاوی ژێر زەوی کوردستان ببوژێنێتەوە. جگە لەوەی لەگەڵ ئەو پرۆژەیە لێرە وێزگەیەکمان دامەزراندووە، ئەو وێزگەیە بە شێوەیەکی دیجیتاڵی بە شێوەیەکی ڕاستەوخۆ چاودێری ئاسی ئاوی ژێر زەوی دەکا و بەردەوام داتا بۆ ئێمە دەنێرێ لە سنتەر و لەوێەوە دەزانین کە ئاسی ئاوی ژێر زەوی چۆن دەگۆڕێ لەو ناوچەیە. هەمووشی ئامانج لەم جۆرە پرۆژە ئەوەیە کە ئیدارەیەکی باشتری ئاوی ژێر زەوی بکەین و زیاتر بایەخ بە ئاوی ژێر زەوی بدەین. دیارە ئەمە دەبێت سوپاسێکی تایبەت ئاراستەی ئەو پشتیوانانە بکەین کە بەردەوام پشتیوانمانن و لە ناویشدا ڕێکخراوی یونیسف کە ئەم پرۆژەیە بە پشتیوانی دارایی ڕێکخراوی یونیسف جێبەجێ بووە و ئێمە بەردەوامی ژەبین و ئینشاءالله دوای ئاکرێش لە شوێنەکانی دیکەی کوردستانیش هەمان پرۆژە دووبارە دەکەینەوە. تێچوەکانیشیان جیاوازە لە پرۆژەیەکەوە بۆ پرۆژەیەکی تر، بەڵام کاریگەریەکەیان کاریگەریەکی زۆر گەورەترە بەراورد بەو بودجەیەی کە تێیدا سەرف دەکرێت. لە هەموو شوێنێکی کوردستان ئاسیاوی ژێر زەوی بەداخەوە دابەزیوە لە هەموو شوێنێک، بەڵام دەگۆڕێ لە هەندێک ناوچە زیاترە لە هەندێک ناوچەی دی. لەو ناوچانەی کە زۆر بەکاردەهێنرێن گوشارەکان لەسەری زۆرترە، بە تایبەتی دەشتی هەولێر و ئێستش ینی دەشتی ئاکرێ ئەم ناوچانەی دەوروبەری ئاکرێ، ئەوانەش بەڕاستی خەریکە بەرەوە ئەوە دەڕۆن کە گوشارێکی زیاد لە پێویستیان لەسەر دەبێت.